بله بینران هرواکی ما دست به که آماجه پیدای ده تاریخ و ایکی دام ده بحثی اصلا خواندن لکولج و زانکوین هریما کردستان اکین به وی بستیجی ممیوانداریات دکتر سلطان ابو عرابی پروفیسور و سروکی وی بردا زانکوی اوین او خورتین بیانی لویره دخینن دکتر تو گلک بخیر هاتی صباح الخيرات بانیتان يا باش مرحبا سڵاو لە ئێوەش دکتر مهردم یا بیستی کو کردستان گنجن ما دشنا دربی ولاتی دخینین بله افجاره یا پیچوانه بوی خورتین دربی ولاتی تینا کردستان دخینین چه ولی که دیگه کو اوه چه بیتن بسم الله بە الرحمن ناوی خۆی الرحيم بەخشندۆ میهرەبان زۆر سپاس بۆ میوانداریکردنم حقيقة لە ڕاستیدا أنا أول رئيس من جامعة یەکەم يأتي سەرۆکی من زانکۆم لە الأردن هەرێمی لە ئوردنەوە هاتوومەتە هەرێمی کوردستان وكنت أنا رئيس 3 هەروەها جامعات في من الأردن پێشتر سەرۆکی سێ زانکۆی جیاواز بووم سەرۆکی یەکێتی زانکۆ عەرەبیەکان بووم پێشتریش فأتيت إلى جامعة هاتم الدولية بۆ زانکۆی تیشکی نێودەوڵەتی متميزة پێشتر ناوی بیست بوو کە زۆر باشە نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراق و دەرەوەی عێراقیش زانکۆیەکی زۆر باشە هي السنة الثانية أنا في هەروەها ئەمە دووەم ساڵە من دێمە ئەم زانکۆیە فعندما أتيت إلى الجامعة کاتێک هاتمە ئەم متميزة زانکۆیە زانیم زانکۆیەکی زۆر پێشکەوتووە هەشت کۆلێژی تێدایە کۆلێژەکان زۆر پێشکەوتون لەسەر ئاستی توێژینەوە لەسەر ئاستی وانەوتنەوە هەروەها ناوبانکی زانکۆکانی هەرێمی کوردستان جیهانین لەبەر ئەوە من سەرۆکی لەگەڵ سەرۆکی یەکێتی بڕیارماندا بگەڕێنەوە بۆ ئوردن هەروەها لەگەڵ وەزیری خوێندنی باڵای ئوردن قسە بکەین هەروەها داوامان لێ کرد بۆ ئەوەی کە زانکۆی تیشکی نێودەوڵەتی ببێتە زانکۆیەکی بڕواپێکراو لەلایەن ئوردنەوە هەروەها تەڵەبەی بۆ بنێرن لە ئوردنەوە هەروەها داوامان لە بەڕێز وەزیر کرد بۆ ئەوەی کە خوێندکار بێتە زانکۆکانی هەرێمی کوردستان دەرس بخوێن هەر بۆی ئەویش ڕازی بوو پێشتر ڕاستە قوتابی کورد لە هەرێمی کوردستانەوە دەهات بۆ ئوردن بۆ خوێندن بەڵام ئەمە جاری یەکەمە نزیکەی ئەمە جاری یەکەمە کە قوتابی لە ئوردنەوە دێتە هەرێمی کوردستان بۆ خوێندن دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک هەبوونی سەقامگیری بەرزی ئاستی خوێندن پارێزراوی هەرێمی کوردستان ئێمە سەرەتا ئامانجمان ئەوە بوو کە ئەوە نیشان بدەین کە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیر و ئەمنە ئێمە سەرکەوتوش بینەوەدا چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە هەر بۆیە من ئەمڕۆ هاتمە زانکۆ نزیکەی چواردە قوتابی لە ئوردنەوە هاتوون بەشێکیان پزیشکیدان دەخوێنن بەشێکیان یاسا دەخوێنن بەشێکیان بازرگانی و ئابووری دەخوێنن بەشێکیشان ژمێریاری دەخوێنن بۆیە ئەگەر باسی یاساکان بکەین ڕەنگە هەمان یاسا بن ئەوانەی کە لە ئوردن دەخوێنن لەگەڵ ئەوانەی ئێرە دەخوێنن هەمویان یەک سیستەم دەخوێنن زانکۆکانی هەرێمی کوردستانیش کەشێکی زۆر گونجاویان بۆ دروست کردوون بۆ خوێندن هەر بۆیە ئەمساڵ من جارێکی دیکە هاتمە ئەم زانکۆیە و دکتۆرا بەدەست هاتووە لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە دکتۆرا لە دیزانی ناوخۆ دکتۆرا لە پزیشکی دان زۆر سپاس بۆ خوای گەورە کە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوە نەتوانیان هەیە کە قوتابی لە دەرەوە ڕاکێشن دکتۆر سیستەمی خواندنێ ئێوان قوتابیان چییە؟ کورساتە پۆلۆنیە و خواندنەوەم ببەران بەرەوان بپارەیە پارالێلە بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر جوانە لە ڕاستیدا خوێندن لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی سیستەمێکی زۆر پێشکەوت و نایابی هەیە ئێمە ڕەنگە تیشک تاکە زانکۆ بێت لە عێراق و هەرێمی کوردستان کە سیستەمی پۆلۆنیا بەکاردەهێنێت کە کاتژمێرەکانی خوێندن لەم زانکۆیە لەسەر سیستەمی نێودەوڵەتی و ئەوروپین ئەم سیستەمە کاتێک قوتابی تیایدا دەخوێنێت و تەخەڕوج دەکات هەروەها دەیەوێت درێژە بە خوێندن بدات لە ئەوروپا لە ئەمریکا لە ئوردن لە میسر یا وڵاتێکی دیکە کارەکان زۆر بووی ئاسانە چونکە سیستەمەکەی سیستەمێکی نێودەوڵەتیە هەروەها بڕوانامەی زانکۆی تیشک بڕوانامەیەکە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بڕوای پێکراوە پێویستی بەوە نییە کە شتی نائاسایی بکات یاخود تعدیل شەهادە بکات دکتۆر تو دبێژی
کو قوتابی لبش یاسای لبش جمهوریاره دخینن او قوتابی زیاتر خلکی کرنه بجگل اردن احنا كان في السابق بەڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بەشێکی زۆریان لە هەرێمی کوردستان بوون ئێستا ئەو بەشێکی لە قوتابیانی ئوردن دێنە هەرێمی کوردستان یەکێکیان میسریە هەروەها قوتابی سووریشمانەیە قوتابی تورکیشمانەیە قوتابی ئێرانیشمانەیە بەڵێ لە ماوەی چەند ساڵی داهاتووشدا پشتیوان بەخوا ژمارەی قوتابیە دەرەکیەکان زیاتر دەکەین لە زانکۆی تیشک بە تایبەتی لە بوارەکانی ئەندازیاری و بوارەکانی پزیشکی زانکۆی بەشی ئەندازیاری لە نۆ بەش پێک دێت ئەم بەشیانی کە ئێمە هەمانە لە زۆرینەی زانکۆ عراقیەکان و هەرێمی کوردستان جان نین تایبەتە بە ئێمە هەر لەبەر ئەوە ئێمە دەمانەوێت کە زیاتر قوتابی لە دەوڵەت و وڵاتانی بیانیەوە وەربگرین کاتێک ئەم قوتابیانە دێنە ئێرە بێگومان نوێنەرایەتی وڵاتانی خۆیان دەکەن لە هەرێمی کوردستان وەکو جۆرێک لە باڵوێزوان لە هەرێمی کوردستان کاتێکیش خوێندن تاو دەکەن دەگەڕێنەوە بۆ میسر دەگەڕێنەوە بۆ ئوردن دەتوانن ببنە باڵوێزی کوردستان لە وڵاتەکانی خۆیان باسی هەرێمی کوردستان بکەن باسی پێشکەوتنەکانی بکەن دکتۆر ji bo ev sal her hinde qutabî dên qutabiyên diyên ordinî nahêne herêma Kurdistanê ji bo xwandinê بەڵێ ئەم ساڵ نزیکەی 14 قوتابی هاتن ئەم ساڵ ئەمەش یەکەمین جارە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا ئەم ژمارە قوتابێ بێنە هەرێمی کوردستان ژمارەکە زۆر باشە سوپاس بەخوا بەڵام کار دەکەین بۆ ئەوەی کە ژمارەکە بگاتە 50 قوتابی 50 قوتابیش تێپەڕێنێت هەروەها بەردەوامیشین لە هەوڵەکانمان بۆ ئەوەی کە قوتابیانی سووریا قوتابیانی فەڵەستین قوتابیانی لوبنان قوتابیانی میسر و وڵاتانی عەرەبی دیکەش بێن هەروەها کاتێک ئەو قوتابیانە دەبینیت لە ئوردن کە یەکەم جارە دێنە هەرێمی کوردستان دەبینن کە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیر و ئاسایشی هەیە هەروەها ژیان زۆر باشە لێرە هەروەها گەلی هەرێمی کوردستانیش زۆر باشن هەمیشە بیستومە لە قوتابی ئوردونیەکان کە لە زانکۆ کە باسی هەریوەولێر دەکەن باسی هەرێمی کوردستان دەکەن دەچنە دهۆک بۆ سەیران و سەفرەت دەچنە کۆڕەک دەچنە شاخە سیاحی و گەشتیاریەکان کەشوهەوای هەرێمی کوردستان دەبینە زۆر خۆشە بەلایەنەوە هەروەها قوتابی ئوردونیەکان پیان وایە کە نەک تەنها لە سەراستی عێراق بەڵکو لە سەراستی ئوردون وڵاتانی دیکەش هەرێمی کوردستان ناوچەیەکی گەشتیاری ناوازی هەیە باشە دکتۆر تا بەحسێن لێکرد و ئەو قوتابی بەحسا سەقامگیریە هەرێما کوردستانê dikin çawa karîgeriya erênî بۆ سەر هەرێما کوردستانê de hebî dema ev genc têne Kurdistanê dixînin بەڵێ پرسیارەکە زۆر جوان کاتێک ڕەنگە ئێوە ئەوە بزانن کە لە شەستەکان و هەفتاکان و تەنانەت هەشتاکانی سەدەی ڕابردوویش هەزاران قوتابی لە دەرەوەی عێراقەوە دەهاتن بۆ عێراق بۆ خوێندن دەرسیان دەخوێن لە عێراق بەڵام دوای ئەو ناسەقامگیریەی کە ڕوویدا لە عێراق قوتابیەکان نەهاتن جارێکی دیکە نەهاتنەوە بۆ عێراق چونکە کێشە هەبوو شەڕ هەبوو کێشەی سیاسی هەبوو بەڵام ئێستا سوپاس بۆ خوای گەورە هەرێمی کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە زۆر سەقامگیرە لەسەر ئاستی جیهانیش ئەمە یارمەتی دەردەبێت نەک تەنها بۆ خوێندن بەڵکو بۆ گەشتیاری ئەمە دەبێتە خاڵێکی بەهێز بۆ کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان چونکە ئەو قوتابیانە خەڵکی بیانی کاتێک دێنە هەرێمی کوردستان ئەو شوێنە گەشتیاریە جوانانە دەبینن ئەو شاخە سەربەرزانە دەبینن ئەو بفرە دەبینن ئەو هاوینە جوانە دەبینن بێگومان ئەمە دەبێتە هۆکارێک یاخود دەبێتە پێودانگێک بۆ ئەوەی کە قوتابی زیاتر بێنە هەرێمی کوردستان بۆ خوێندن نەک تەنها قوتابی بەڵکو گەشتیاری زیاتریش بێن هەروەها کرێی خوێندن لێرە زۆر کەمە یاخود دەتوانین بڵێن کە تێچی خوێندن زۆر نییە چونکە تۆ لێرە لە زانکۆیەکی نێودەوڵەتی دەخوێنیت داهاتووی خۆت دابین دەکەی بە کرێکی کەم هەر بۆیە زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر پێشکەوتون من باسی زانکۆی تیشک دەکەم چونکە سەرۆکی ئەو زانکۆیم و شانازیشی پێوە دەکەم کە سەرۆکی ئەو زانکۆیم ناوبانکێکی زۆر باشی هەیە ئێستا زانکۆی تیشک بۆ زانکۆی ژمارە یەک وایە لەسەر ئاستی عێراق لە زانکۆ ئەهلیەکاندا باشە دکتۆر ئەف قوتابی هەتا کەنگی دێ لە هەرێما کوردستانê mîneve
الطالب عندما بەڵێ يدخل الجامعة قوتابی کاتێک دێتە زانکۆکەیەوە بۆ ماوەی 5 ساڵ دێت بۆ خوێندنی یاسا و بۆ خوێندنی پزیشکی ددان بەڵام خوێندنەکانی تر 4 ساڵە بەڵام ئەو قوتابیانەی دێنە هەرێمی کوردستان دانی کەم پێویستە 4 ساڵ بمێنەوە چون هەندێکیان 4 ساڵ دەمێنەوە هەندێکیان 5 ساڵ دەمێنەوە هەندێک جاریش ئەوەی سەیرە کە قوتابیەکان کە سوکاریان لە ئوردنەوە دێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن دەبینە هەرێمی کوردستان زۆر ئەرێنی هەرێمی کوردستان زۆر پێشکەوتووە هەرێمی کوردستان زۆر ژیانی تیا باشە کە سوکاری قوتابیان سەرسام دەبن کاتێک دێن سەردانی ڕۆڵەکانیان دەکەن کە لە هەرێمی کوردستان دەخوێنن ئەم قوتابیانە باسی هەرێمی کوردستانیان بۆ دەکەن باسی پێشکەوتنیان بۆ دەکەن لێرە دکتۆر ئەزێ بدماهیک پرسیارێکە سۆفت کۆتایی پێینم ئەف قوتابیان تێنە vêrê zimanê Kurdî başî fêr dibin dişên pitekê pê bax bin بەڵێ من وەک بە شێوەیەکی کەسی یەکەم جار هاتمە ئێرە لە ساڵی 2012 کاتێک سەرۆکی زانکۆکانی عەرەبیەکان بوو یەک گوشەی کوردیم دەزانی بەڵام ئێستا هەندێک گوشەی کوردی دەزانم بۆ سەلامکردن و وەڵامدانەوەی سەلامکردن بەڵام قوتابیەکان کاتێک دێنە ئێرە هەروەکو منوان کوردی نازانن چەند وشەیەکی زۆر کەم دەزانن بەڵام زۆر دڵنیام لەوەی کە دوای ئەوەی کە خوێندن تەواو دەکەن لە زانکۆکان دەتوانن بە کوردیش قسە بکەن زۆر بەباشی ئێمە لە ئوردنیش نزیکەی 100,000 کوردمانەیە لە ئوردنیش کە کوردی ئەسڵن بەڵام بەداخەوە کوردی قسە ناکەنەوەنیش هەر فێری عەرەبی بوون ئێمە لێرە قوتابیەکانمان هان دەدەین فێری کوردی بن بۆ ئەوەی کە دەگەڕێنەوە ئوردن هانی خەڵک بدەن کە کوردی فێر بن دکتۆر ئەسێویدارم جارێکە دیە میێڤانداریاتە بکەین تو بە کوردی باخوێ پشتیوان بەخوا پشتیوان بەخوا زۆر سپاس دکتۆر سڵتان ئەبو عڕابی پرۆفیسۆر و سەرۆکی بوردە زانکۆ تیشک gelek spas کردن میێڤانداری زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس gelek spas